دەریا دوای چەندین ساڵ بڕیاریدا نەشتەرگەری بۆ ڕوخساری بکات. دەریا یوسف کچە کوردێکی باشووری کوردستانە، لەگەڵ لەدایکبوونی تووشی شێرپەنجەی ئاوسانی پێست بووە لە ڕوخسار و مل و چەند ناوچەیەکی دیکەی جەستەی. هەر بەم هۆیەوەش چەندین جار نەشتەرگەری ئەنجام داوە، بەڵام هێشتا بە تەواوی چارەسەری وەرنەگرتووە و دوای ماوەیەکی زۆر لە چاوەڕوانی بڕیار وایە ئەمڕۆ دووشەممە نەشتەرگەری بۆ لادانیە و بەشە زیادەی سەر ڕوخساری بکات و بە تەواوی لەم نەخۆشیە ڕزگاری بێت. چەند جۆرە چۆرەسێری و عملیاتی بۆ هاتنێتیرن بە سیستە چۆرەسێری و دیماهیە یۆمۆی بەل وەختی خودی ئەزدەم ئەف نەخۆشیە زیاتر بوو. پایتەخت میدیا لەبارەی نەشتەرگەریەکەی پەیوەندی بە دەریا یوسف کردو ئەو بە ئێمەی ڕاگەیاند. ئێستا لە وڵاتی تورکیایە و بڕیار وایە ئەمڕۆ دووشەممە نەشتەرگەری بۆ بکرێت. ئەم کچە کووردە چەندین ساڵە بەدەست ئەم نەخۆشیە دەگمەنە دەناڵێنێت. سەرەتا شەرمی دەکرد و ڕوخساری دەشاردەوە، بەڵام دواتر بە بوێری ڕوخساری خۆی دەرخست و بۆ کەسایەتێکی سۆشیال میدیا و ساڵی ڕابردوو دوای تەواوکردنی خوێندنی زانکۆی لە پۆستێکی دانووسی بووی. ئاسان نەبوو، بەڵام ئەنجاممدا و ئێستا شانازی بە خۆمەوە دەکەم. من الكلية بزيشتي في ترنالي دهوت يا خاندي وتقريبا يعني أبا هيفايتي هي أشخلاص بي والحمد لله يعني يوصلنا هي تربو شوي أبا بخداناي. دەریا بۆ چارەسەری نەخۆشیەکەی جیا لە هەرێمی کوردستان سەردانی چەندین وڵاتی کردووە، لەوانە ئیتاڵیا، تورکیا و ئێران، بەڵام گەورەی قەبارەی نەخۆشیەکەی وای کردووە بە ئاسانی بەرۆکی بەرنەدات. پرۆفیسۆر دکتۆر جەلال چاندرن ئەو دکتۆرە تورکەیە کە بڕیار وایە ئەمڕۆ نەشتەرگەری بۆ دەریا یوسف ئەنجام بدات و لەسەر نەشتەرگەریەکە گوتی نەشتەرگەریەکەی دەریا گەورەیە و بێمەترسی نابێت، بەڵام ئێمە ئامادەین و سبەی ئەنجامی دەدەین. So there's a huge tumor as you see in the space. It's vascular malformation. It's a little bit risky to operate it, but we are ready to operate it in Monday. Have you got any? Do you want to say anything about that? I think you are waiting for that for 1 year. Yeah, okay. You are happy, I think, to be operated. I'm so happy because many of doctors cancel my surgery because of the risk of the hemorrhage. But you do this for me, thank you. I think that we will do it. I will do my best, I promise you. Let's see on Monday, Monday what it will be. Okay, but I hope that it will be good. Inshallah. Okay. Thank you. شێرپەنجەکەی دەریا یوسف لە بەشێکی ئەستیاری جەستەیەتی، هەر بەهۆیەوەش ژمارەیەکی زۆری دکتۆر لە کوردستان و دەرەوە ئامادە نەبوونە ئەرکەکە لە ئەستۆ بگرن، بەڵام ئەمڕۆ بە پشتبەستن بەم مورە و توانایی دەریا دکتۆرە تورکەکە نەشتەرگەریەکەی بۆ ئەنجام دەدات.